سڵاتان لێ بێوم کاتتان باش خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتیەوەیە بم بەڕێزان تەور و گفتوگۆکانی ئەم شۆمان دوو بابەت لە خۆ دەکرێت تەوەری یەکەممان تایبەتە بێ بە پرۆژه یاسای چاکسازی لە هەرێمی کوردستان کە بڕیارە سپەینێ لە پەرلەمانی کوردستان دەنگدانی لەسەر بکرێت دەنگدان لەسەر بەڕگە و مادەکانی ئەم پرۆژه یاسایە بکرێت ئەم پرۆژه یاسایە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەدەر لە جارەکانی پێشوو دەنگدانەوەی زیاتر و گفتوگۆی زیاتر و قسەی هاوڵاتی و بەشداری چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگای زیاتر بەخۆ بینی و لە پەرلەمانی کوردستانیشدا گفتوگۆی گەرم و گۆڕ و تەنانەت ینی کێشەی نێوان فراکسیۆنەکانیشی دروست کرد بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە بیستان و بینیتان لە ماوەی ڕابردوودا لە نێو پەرلەمانی کوردستاندا دەمانێت بزانین ئەوەی کە سبەینێ پەرلەمانی کوردستان دەنگی لەسەر دەدا چییە چۆنەوە ڕێکارەکان چی دەبن و هەندێک لەو بڕگە و مادانەی پەیوەندی بە خەڵکەوە هەیە پەیوەندی بە ژیانی فەرمانبەران و خانەنشینانەوە هەیە دوجار چۆن سیاغەکەی ڕەزامەندی لەسەر دراوە و چۆن دەکرێتە دەنگدانەوە بە پێی زانیاریانی کە هەبن لەلایەن ئەو پەرلەمانتارە بەڕێزی کە بەشدارە بێت لە تەوەری یەکەم لەگەڵماندا وەروەها تەوەری دووەمیش تایبەتە بە هەرێمێک بۆ سوننەکان لە عێراق کە لە ئێستادا هەندێک لەلایەنی سونی و هەندێک هێزی سیاسی سونی کە لە نێویاندا حەلبوسی سەرۆکی پەرلەمانی ئێستای عێراقی تێدایە دەستیان بردووە بۆ دروستکردنی هەرێمێک لە عێراق بە ناوی هەرێمی سوننە و بەپێی ئەو سەرچاوە هەواڵانی دەست کەوتون چاوەڕێن ئەمریکا وەڵامێکی سەریحیان بداتەوە سەبارەت بە ئایا دەکرێت لە ئایندەیەکی نزیکدا هەرێمێک بۆ سوننە دروست بکرێ یان نا لە عێراقدا ئەمە تەوەری دووەمی گفتوگۆکانمانە بێت سەبارەت بە تەوەری یەکەم میوانداری بەڕێز باڵان بۆ محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستانمان کردووە کە بە سوپاسەوە لەگەڵمانە کاک باڵان بۆ بەخێر بێی سوپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ئێوە سپاس بۆ بیسەران و بینەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان سپاس کاک باڵان بۆ پرۆژه یاسای چاکسازی سبەینێ دەنگی لەسەر دەدرێ من ئەمەوێت لە ئەو بابەتەوە دەست پێ بکەم کە هەم زۆر جێی نیقاشی خۆتان بوو هەم زۆر جێی نیقاش و سەرنج و تێبینی هاوڵاتیان بوو کە پەیوەندی بە خانەنشینی پلە باڵەکانەوە هەیە دوجار ئەمە بەس لەسەر چ سغەیەک پەرلەمان ڕێکەوت و چۆن مامەڵی لەگەڵاکەن سبەینێ و سبەینێ دەنگ لەوەیە دەنگ بە چیە دەن سوپاس دیارە من ئەمەیە پێشکی باشی ئەم پرۆژه یاسایە بکەم کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە نێراوەتە پەرلەمان بۆ ئەوەی بکرێ بە یاسا و دەربچوێنرێ دیارە ئەگەر ئێمە بە گشتی سەیری ئەم پرۆژەیە بکەین و خوێندنەوەیکی بۆ بکەین ئەم پرۆژەیە بریتیە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پیاداچوونەوەی بەکارەکانی خۆیان کردووە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەیەوێ ئەو مافانەیە ئەو مافە داراییانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێی وایە بە نایاسایی بە توانم بڵێم چین و توێژەکانی خەڵک دراوە دیارە ئەمە مافی حکوومەتی هەرێمی کوردستانە لە بەرنامەی کارەکانیا بە دوواداچوون بکا بۆ ئەوەی بزانێ لەکوێدا بە هەدەردان هەیە بۆ ئەوەی هەوڵ بدا چارەسەری بکە بەڵام ئێمە نابێ ئەوە بشمان لەبیر بچێت طبعاً بە هەدەردان تەنها لە خەرجیدانیە بە هەدەردان لە داهاتی شایە ئەم پرۆژەیە توانم بڵێم ئەوەی مایەی خۆشحاڵیە کە ئەمە ئیتر بۆ لەمە دوادەستی پەرلەمانتاران ئەکاتەوە و شتێکیش بەدەست حکوومەتەوە نایڵێت کە حکوومەت بڵێ من ئیتر ناتوانم ئەم پرۆژانە جێبەجێ بکەم لەبەر ئەوەی کە حکوومەت مافەکانی خۆی وەرگرتەوە ئەوەشە بێ حکوومەت بزانێت کە حکوومەتیش مافی هاوڵاتی لەلایە و بە هەمان شێوە دوای وەرگرتنەوەی مافی هاوڵاتیەکانیش ئیتر پەرلەمان حەقی خۆیەتی بە شێوەیەک لە شێوەکان بە باشتر چاودێری سەر حکوومەت بکا و داوای شەفافیت لەسەر جەم داهاتەکان بکات و حکوومەتیش خۆی پێویستە مولزەم بێ بەوە کە ئەو شەفافیەتە بڵاو بکاتەوە داهاتی چەنە و خەرجی چەنە بۆ ئەوەی ئیتر خەڵک گلەی لەسەر ئەو بابەتە نەمێنێ باشە قسەمان لەسەر بابەتی پلە باڵا و پلە تایبەتەکان بوو دوایین ڕێکەوتنتان لە نێو پەرلەمانە چی بوو و ئەوەی کە زۆر جی پرسیار بوو کاک باڵان بۆ ئەو بوو کە ینی زۆرێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆرێک لە خەڵک جی پرسیار بوو ڕەنگە بە خۆشتان گەیشت بێ ئەم پرسیارە ئێوە خۆتان پەرلەمانتارن ئێوە دەنگ دەدەن لەسەر پرۆژە یاساکە ئەم نیقاشە گەرمە لەسەر ڕێژە بۆ کاتێک کە ئێوە بتانێ ڕێژەیەکی زۆر لە خانەنشین بوون بۆ پلە باڵەکان یان نەبوون دیاری بکرێت لە پەرلەمانە دەنگی پێمە دەن و تاو یعنی بۆچی ئەم نیقاشە گەورە و زۆرە من ئاماژەم بە پرۆژه یاساکە کرد ئێمە ئەگەر سەیری ئەم پرۆژه یاسایە بکەین کە حکوومەت نردوێتی لە پێشاد نووسیوێتی لە پێناوی دادپەروەری و یەکسانی و یەکسانی لە شایستەبووندا دیارە ئەم دیاریکردنی ڕێژەیە بەداخەوە ئەمڕۆ لە ناو شەقامی کوردیدا ئەوە بڵاو کراوەتەوە
ئەمەش تەنها بۆ ئەوەیە کە بڵێم دەسەڵاتی چاودێریکردن لە پەرلەمان زەعیف ببێ، نەتوانێت بە شێوەیەکی باش چاودێری بکە. ئێمە ئەگەر بین سەیری موچەی بەرز بکەین، ئەوەی کە پێی ئەڵێن لە باڵا با لە باڵا لابین موچەی بەرز، دیارە زۆر چین و توێژ هەیە کە موچەی بەرزە و یەکێک لەو چین و توێژانش کە لە پەرلەمانە پەرلەمانتارەکان دەتوانم بڵێم لە هەموو فراکسیۆنەکان موافق بوون لەسەر ئەوەی کە تەنها پەرلەمانتاریان وەزیر نییە، بەڵکو دادوەرەکانیش، دادوەر کاتێک خانە نشینە بێ بە ڕێژەی لە 100 خانە نشینە بێ، دادوەریش وەکو هەموو کەسێکی ئەم کۆمەلگایە، ئەویش مافی ژیانی هەیە و ئەویش حەقا ئەم یەکسانی و دادپەروەریە بیگرێتەوە. نیقاشەکان لەسەر ئەوە بووە کە کەمترین موچە لە هەرێمی کوردستانە چەنەوە زۆرترین موچەش چەنە. دیارە ئەمە جیاوازیەکی زۆر گەورە هەبووە، ئەمە هەر ئەمڕۆنیە دەرکی پێکرابێ. ئەتوانم بڵێم لە خولەکانی پێشووی پەرلەمان و لە کابینەکانی پێشووی حکومەتیشا دەرکبەوە کراوە، بەڵام دەرفەت بۆ ئەوە نەڕەخساوە لەو کاتانە چارەسەر بکرێ بەهۆی هەلومەرجی سیاسی عێراق و کوردستانەوە بووە. بەڵام ئەمڕۆ پەرلەمانی کوردستان گوێرانە هات لەسەر ئەوە نیقاشی کرد کە دانیان بەوە دانا کە جیاوازیەکی زۆر هەیە لەو موچە، بۆیە بڕیاریاندا موچە بەرزەکان ڕێژەیەکدا بندێ، بەرزترین ئاست لە 150 بێ و نزمترین ئاست بێت بۆ لە 125. باشە 150 کی و 125 کی؟ 150 ئەوەی کە لە 150 دیارە ئەمە بە پێی خزمەت و شەهادە. من ئەتوانم بڵێم بە پێی ئەم خزمەت و شەهادەش لێرە هەم دیسانەوە نادادپەروەری هەیە، بۆیە ئەگەر سیر بکەین دیارە خەڵک ماندوو بووە کە ڕۆشتۆ شەهادەی بەدەستهێناوە مافی خۆیەتی شەهادەکەی بۆ هەژمار بکرێ. بەڵام ئێمە ئەوەشمان لەبیر نەچێ ئەم ئازادی و ئەم دەسەڵاتەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەیە مافی ئەو تێکۆشەرە دێرینانەیە کە چەندەهای چەند ساڵ و لە شۆڕشە یەک لە دوای یەکەکانی کوردستانە خەباتیان کردووە. ئەمڕۆ ناکرێت تۆ خەبات و ماندووبوونی ئەوان نادید بکەی یان بێت ئەو خەباتە بەو شێوەیە حساب نەکەی. بۆ نمونە ئەگەر یەکێک لەو گەنجانە یەکێک لە کوڕی پێشمەرگە دێرینەکان باوکی ئەگەر بۆ نمونە 50 ساڵ خزمەتی هەبێ بەڵام کوڕەکەی دکتۆرای هێنابێ، ئەگەر بەو ڕێژەیە حسابی کەی لەوانەیە دکتۆرای کوڕەکەی لە خانە نشینیەکە لە خزمەتەکەی باوکی پلەی موچەکەی بەرزتر ببێتەوە. ئەمەش نادادپەروەریە بە هەمان شێوە. ئێمە لەبەر بەرژەوەندی کۆمەلگا دوای مناقەشەیەکی زۆر گەشتینە ئەوەی کە بکرێ باشترە لەوەی کە ڕێگری بکرێ بۆ ئەوەی نەتوانرێ حکومەت دەستکراوە نەبێ بۆ بەدەستێنان و مافەکانی خۆیان بۆ هەوڵدانی زیاتر بەرەو چاکسازی و بەرەو ئەوەی کە بتوانرێ ئاستی بژێوی ژیانی خەڵکو و داهاتی تاکە کەس بەرز بکرێتەوە. ئەوەشمان لەبیر نەچێ حکمت لە دەرچواندنی یاسادا نیە، حکمت لە جێبەجێکردنی یاسایە. کاتێک کە یاسا دەرەکەی پێویستە سەیری بارودۆخی کۆمەلگا و سەیری بارودۆخ و وەزعی سیاسی بکەی بۆ ئەوەی بزانی ئەم یاسایە تا چەند سەر ئەکەوێ. باشە کاک باڵام بەبووم بوورە، یعنی کە ئێوە ئەو ڕێژەیەتان وەکو پەرلەمان کەم کردەوە لە 125 بۆ 150 بە پێی خزمەت بە پێی بڕوانامە. هیچ دەستکاری خانە نیشینەکەمەکان دەکرێ یان کرایان ئەوەتان هەڵگرت بۆ گەڕانەوەی پارەکە بۆ حکوومەت؟ ئەمەش تەبعاً تێبینی زۆری لەسەر هەبوو وەکوڵێم کە حکوومەت مافی خۆیەتی ئەوەی کە ئەزانێ بە نایاسایی لە بڵین خەرجی گشتی بە هەدەر دراوە بیگەڕێنێتەوە. بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت کە حکومەتیش قەرزاری خەڵکە چەند ساڵێکە کە حکومەت پلە بەرزکردنەوەی ڕاگرتووە. ئەم پلە بەرزکردنەوەیش ئەمە مافی خەڵکە، خەڵک خزمەتی خۆی کردووە و پلەکەی بۆ بەرز نەکراوەتەوە. و دیارە حکومەت تا ئێستش خۆی بەرچاوڕوون نییە لەوەی کە ئایا لەم چاکسازیە چەند داهاتی بۆ ئەگەڕێتەوە. لەبەر ئەوەی ئەگەر خۆی بەرچاوڕوون بواە ئێستا ئەیتوانی بیوتایە من لەم چاکسازیە ئەو مەبلەغەم بۆ ئەگەڕێتەوە. من بۆیە لێرەوە ئەمەوێ ئەوە بڵێم ئەوەی کە حکومەت بەتەمایەتی لەم چاکسازیە بۆی بگەڕێتەوە تەنها ئەتوانم بڵێم ئەگەر مستەفید بێ ئەوەیە کە لە دەرماڵەکان بۆی بگەڕێتەوە. ئەنا وەکو ئەم موچە بەرزەکان ئێمە سەیری بکەین کۆی گشتی خەرج 895 ملیارە. باشە 10 ملیاری کە موچە باڵاکانە. بلەم چاکسازیە ئەگەر زۆر لەو 10 ملیارە بۆ حکومەت بگەڕێتەوە 2 تا 2.5 ملیار دۆلار ئەگەڕێتەوە. ئەمە شوا بزانم نابێ بە ڕقەمێک کە حکومەت بتوانێ هەوڵی ئەوە بدا کە گۆڕانکاری لە کەمترین موچەدا پێ بکا بۆ ئەوەی ئەگەر بتوانێ ئەویش ڕێژەیەک بەرز بکاتەوە. ئەگەرێتەوە سەر مەسەلەی دەرماڵەکان ئێمە ئەبێ سیر بکەین. دیارە وایە ئەتوانم منیش بڵێم و خەڵکی کەش بڵێ
کە نائەدالەتی لە دەرماڵەکانە هەیە. سیغەیەک هەبوو تایبەت بە دەرماڵەکانەویش ئەوە بوو کە حکوومەت خۆی سەرپشک بکرێ ئەم سیغەیەکو خۆی مایەوە یان هەروەکو خۆی مایەوە طبعاً ئەم سیغەیە کە ئەڵێن حکوومەت خۆی سەرپشک بێ وەکو پەرلەمان نیەتان ئەوەیە کە بە حکوومەت بڵێن فەرمو دەستکاری بکە یان حکوومەت نیەتی هەیە دەستکاری بکات چکامە جێی پرسیاری خەڵکی شەو زۆریش خەڵک پرسیارم لێکە ئەڵێ بترسین لەوەی دەرماڵەکانمان دەستکاری بکرێ وەکو مۆزەفەکان ئەو مۆزەفانی کە بە ئاسایی لە حکوومەتە داوامی ئاسایی خۆیانەکەن. بە دڵنیایەوە من ئەتوانم دڵنیای بە خەڵک دەم کە دەرماڵەکان هەمووی دەستکاریە کرێەوە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی پێویستە لە وەزارەتەکان پەیڕەوێک دەربکا بۆ چۆنیەتی جێبەجێکردنی ئەم یاسایە ئەویش بەو شێوەیە کە هەر مادەیەک و پەیوەستە بە چه وەزارەتێک دیارە دەرماڵەکان وەکوڵێم بە دەستکاری ئەکرێ بەڵام دەستکاریکردنەکەش منەڵگەر بڵێم نائەدالەتی نییە لەوانەیە چاکسازیەکی باشیش بێ بەڵام لە هەمان کاتدا حکومەتە بێ سەیری ئەو بارودۆخە بکە ئایا ئێستا لەم بارودۆخەدا کاتی ئەوەیە کە تۆ دەست بۆ ئەوانە بەری یان بارودۆخ کاتی ئەوەیە کە تۆ هەوڵ بدەی پێش ئەوەی دەست بۆ ئەمانە بەری هەوڵ دەی ئاستی بژێوی ژیان و داهاتی تاکە کەرز بەرزباشە. دەستکاری لە دەرماڵە ینی کەمکردنەوەی دەرماڵەیە یان چاکسازیکردنە تایە کاڵم چاکسازی مەوزوعەکە ئەوەی ڕەنگە من و تۆر دوکمان لە فەرمانگەیە کابین من شایستە بم بە دەرماڵەکە بەس تۆ شایستە نەبی ئەمە چاکسازیە ئەمە دەستکاریەکرێ یان ڕێژەی دەرماڵە ئەوەی حکومت بە تەمایە چاکسازی لە ڕێژانەکە چاکسازی لە شایستەی دەرماڵەدا بکە بۆ نمونە ئەگەر ئێمە سیر بکەین کرێکارێکی دایرەی کارەبا کە لە پشتی مێزەوە دانیشتووە لەگەڵ کرێکارێک کە چێتە سەر عەمودی کارەباوە خەتەراتەکانیان جیاوازە لەوانەیە ئەو بێت من ناتوانم بڵێم کەمی ناکاتەوە لەوەی کە خطورەکەی زیاترە بەڵام ئەتوانم بڵێم ئەوەی کە خطورەکەی کەمترە لێی کەم ئەکاتەوە و لەوانەشە ئەو قوتورەیەی بۆ نەیەڵێتەوە بۆیە وەکو دووبارەیەکەمەوە ئەگەر جۆرێکنێ لە عەدالەت ڕەنگە ئەمە جۆرێکە لە عەدالەت بەڵام ئەبێ سەیری ئەوە بکەین سەیری ئێمە بکەین ئەمە تا چەند تەسیری لەسەر بازاڕ ئەبێ دیارە خەڵک ئەو موچەیە کە پێی دراوە پلانی لەسەرداناوە و ئەم موچەیە خەڵک خۆی نەڕۆیشتوە داوایکە حکومەتەکان بە پێی ظروف و بارودۆخی هەرێمی کوردستان ئەم موچانەیان دیاری کردووە ئێستا تۆ چاکسازی بیت لە ماوەیەکی کەم 5-6 مانگیان ساڵێک یەکسەر بێت بەبێ بەرنامە دەستکاری ئەمانە بکەیت ئەمانە تەئسیر لە بازاڕی شەکە کەواتە تەئسیر لە ئابوووریەکە شتەکە زۆر باشە کاک باڵام بۆ یەک بابەتی دیکە کە هەر پێم گرنگە ئاماژەی پێ بکەی لە سەبارەت بە دەنگدانی سبەینێ ئەو قۆمخوانی کە لە ڕۆژانی ڕابردوو گفتوگۆ گەرمانی کە هەبوون پێ دوای هەر درێژەی هەبێت لە ڕۆژانی داهاتوە یان ئێستا ئاسانتر بۆ تۆ و ڕەنگە دەستکاریەکان بچووکتر و ئاسانتر بن بۆ ئێوەی پەرلەمانتار من ئەتوانم بڵێم لە هەندێک بابەتی زۆر خۆشحاڵم دیارە ئەو بابەتەی کە ڕوویدا ئەوە لە ئەنجامی دڵسۆزی سەرجەم فراکسیۆنەکان بووە بۆ گرنگیدان بەم بابەتە بەڵام هەر فراکسیۆنێک و بە دیدی خۆی بیری کردوێتەوە و تێڕوانی نیوا بووە بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت دوای ئەو هەموو دڵسۆزیان بۆ ئەم پرۆژە یاسایە خەڵکانێک هەبوون لە ڕابردوودا باسی سزای سیاسیان ئەکرد کە ئەیان و خەڵکان هەیە سزای سیاسی دراون ئەمڕۆ هەر ئەوانە بوون لە ناو پەرلەمانە داوایان ئەکرد کە بە شێوەیەک لە شێوەکان سزای چین و توێژێک بدرێ کە بۆ نمونە موچەیان ببردرێیان بە شێوەیە ئەمەش بیرکردنەوەیەکی هەڵەیە ئیشی پەرلەمان و حکوومەت ئیشی ئەوە نییە داهاتی خەڵکەم کاتەوە ئیشی پەرلەمان و حکوومەت ئیشی ئەوە نییە کە موچەی خەڵک بە هەر شێوەیەک بێ دەستکاری بکە ئیشی پەرلەمان و حکوومەت چاکسازیە بەڵام لە چاکسازی لەگەڵ ئەوەی داهاتی تاکە کەس بەرز بکەیتەوە بۆ ئەوەی خۆشگوزەرانی بۆ کۆمەلگا بگەڕێتەوە زۆر باشە بڕگەیەک لە دوایین ڕۆژەکانی سەرەتای دەستپێکردن بە گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسای چاکسازی گەیشتە لاتان دایپەت بە پاشەکەوتی موچە و مامەڵەکردن لەگەڵەیە ئەمە بە چ سیغەیەک تێپەڕی من ئەتوانم بڵێم بەداخەوە خەڵک چاوەڕوانی زۆر زیاتری لە حکوومەتی هەرێمی کوردستان نەکرد بەڵام ئەوەی وەزیری دارایی وتی شتێکی چاوەڕوان نەکراو بوو حەق نەبوو بەو شێوەیە وەزیری دارایی باس لە موچە پاشەکەوت کراوەکان بکە ئەو بەو شێوەیە باسی کرد کە چۆن ئەڵێ تەلمیحێکی جوانی پێدا ئەڵێ شایستە داراییە سەرف نەکراوەکان شارستەی دارایی سەرف نەکراو یعنی چی بۆچی سەرف نەکراوە ئایا ئەو کەسە پێویستی پێی نەبووە پێویستی پێی بووە بەڵام تۆ لێت بڕیوە نابێ بڵێ سەرف نەکراوە بێ بڵێ لێبڕاوەکان بەڵام لێت بڕیەوە بە چ سەبەبێ و دوای ئەوە یعنی ئەوەی کە زەنگێکی خەتەر بوو ئەڵێ ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پێمان وایە
ئەم مافە لە لای ئێمە نیە لە لای حکوومەتی مرکزیە وەک ئەوەی حکوومەتی مرکزی وەکو خۆیان ئەڵێن ئەم شایستەداریانەی سرف نەکرد بێ یان بڕی بێتی ئەمانە مافێکی خەڵکە مافێکی ئەو چین و توێژانەیە کە لە ئەم کۆمەلگایەدا کاریان کردووە و لە لای حکوومەتی هەرێمی کوردستانە دیارە ئەوان تەنها بەوە ئەیانوێ خەڵک دڵخۆش بکەن کە هەژمارێکی بانکی ئەکرێتەوە هەژمارێکی بانکی بکرێتەوە ئەگەر تۆ نەتوانی تەعامل یان مناقەلە گواستنەوە بەم پارەیە بکەی لە هەژمارەکەت بوونی چییە؟ چه ئیسفادەیەک لە بوونی ئەکرێ دیارە تەنها ئەمە بۆ تەلمیحێکە بڵێ ئەها تۆ سیر بکە تۆ پارەکەت هەیە لەوەیە بەڵام ناتوانانی هیچ ئیسفادەیەکی لێ بکەیت کە خەڵک نەیتوانی ئیسفادە لەم پارە بکە بۆ چێتی پارەیە بوو کە باوکمانیان نەویست بەس خەرجی نەکەی بالضبط و دوای ئەوەش کە کاتێک تۆ دێی تۆ دەستت بۆ سندوقی خانەنشین بردووە تۆ دەستت بۆ سندوقی نەخۆشخانەی وا بردووە ئەی ئێستا چۆن ئەتەوێ ئەم متمانەیە بە خەڵک بدەیتەوە کە پێی بڵێ من ئەتوانم بانقەکان بەگەڕ بخەمەوە تۆ ئەگەر قەرزەکانت نەدەیتەوە بانقەکانت پێ بەگەڕ ناخرێتەوە لە من پێم وایە ئەو برگەیە تەنها تەلمیحە بۆ پرۆژە چاکسازیەکە ئەنا شتێکی نییە بۆ بەرژەوەندی چین و توێژەکان باشەواتە بە پێ و بڕگەیە بێت تەنها هەژماری بانکی بۆ فەرمانبەرەکرێتەوە و ئەو ژمارە پارەی کە هەیەی وەکو ڕقم لەسەر وەرەقە نووسراوەتیە ئەو دانراوە من ناتوانم قەرزەکانی حکومت خۆشی لێپەمەوە تەنها هەر ئەوەیە ناتوانم ئەوش هیچی ناتوانی ینی بە هیچ شێوەیەک پەرلەمانیش نەیتوانی ئەم بڕگەیە زیاد بکە ژمارێک ئەم حکوومەت مبەڕیری ئەوە بۆڵێ ئەم بڕگەیە لەسەر داخوازی پەرلەمان بووە بەڵام داخوازیەکەی پەرلەمان بەو شێوەیە بۆ داخوازەکەی پەرلەمان ئێمە پێشنیازە یاسامان هەبووە بۆ ئەوەی کە حکوومەت مولزەم بێ بەم پێدانەوەی ئەم موچانەی کە بە خەڵک نەدراوە زۆر باشە بڕگەیەکی دیکەش هەبوو حکوومەت هەر دیسانەوە نردبووی بۆ عین خاڵێکی دیکەشی زیاد کردبوو ئەویان چۆن مامەڵی لەگەڵ کرا خاڵ بۆ زیادکردنی ئەم بابەتە لە بابەتی پاشەکەوتی موچە پێشنیارێکی تریش لە حکوومەتەوە هات ئەوە تەنها ئەوە بوو حکوومەت مولزەم بێ بەوەی ئەگەر هاتوو ئەم داهاتە دوای ئەوەی کە حکوومەت کەوتە جێبەجێکردنی ئەم پرۆژە ئەو دەرهاتەی بۆ گەڕایەوە دەکەی لە بڵین کەمترین ڕێژەی موچەدا سەرفی بکاتەوە بەڵام ئەم داهاتە لە ئێستا دەرناکەوێ و لە ئێستادا ئەم پرۆژە یاسایە بش بێ بە یاساوە حکوومەتیش کاری لەسەر بکاتوانم بڵێم داهاتەکەی تا ساڵێکی کەش ناگاتەوە ئاستەی کە حکوومەت بتوانێت بەکاری بێنێتەوە لە موچە کەمترین موچەدا باشە هەز ناکەن حکوومەت زۆر بێ بەرنامانە وەزارەتی دارایی زۆر بێ پلانانە ئەم بابەتی ناردۆ بۆ پەرلەمان واتە حکوومەت دەیتوانی چۆنەڵی بە پەرلەمان بڵێ ئەگەر ئەم پرۆژە یاسایە بەم جۆرە بێت داهاتمان ئەوەندە بۆ ئەگەڕێتەوە یعنی سکێچێک جەدۆلێک لە بەردەستی حکوومەتە هەبوایە ئێوە ئەو تێبینیەتان کرد ئێمە کاڵێن حکوومەت نابێ هەموو شتە باشەکان و هەموو شتە خراپەکانیش بخەینە سەر ئەم کابینەیە و ئەبێ ئەمانە چونکە ئەمانە هەمووی زادەی کابینەکانی پێشوشە باش دیارە حکوومەت نەکرد لەم کابینەیە لە کابینەکانی کەش پرۆژە و پلانی نەبووە باشە تا ئێستا یعنیوە کۆڵێم ئەم پرۆژەیە 5 مانگ لە حکوومەت بووە ئەوە چەندێکیشە نادراوەتە پەرلەمان ئەکرێ حکوومەت پێش ئەوەی بینێرێتە پەرلەمان توێژینەوەیەکی نەکرد بێ لێکۆڵینەوەیەکی نەکرد بێ ئایا لەم پرۆژەیەدا قازانج چیە و زەرەر چیە قازانج تەنها ئەوە نییە کە حکوومەت قازانجکە حکوومەت باوکی میلەتە حکوومەت پێش ئەوەی خۆی قازانج بکە پێویستە بیر لە قازانجی خەڵکاتەوە من تێبینیەکم هەیە بە کۆی گشتی لەسەر ئەم پرۆژەیە بە هیوام ئەم تێبینیەی من وای نەبێ ئەمەی کە حکوومەت کردوێتی ئەتوانم بڵێم ئەتوانی بیر لەوە بکەیتەوە کە حکوومەت لە ئێستادا لە قەیران بێ بۆ ئەوەی کە داوای مافەداراییەکانی خۆی ئەکاتەوە ئەگەر یعنی ئەم بۆ چوونەی منیان ئەم تەحلیلەی من وانە بێ من دڵخۆشە بم هیوادارم وانە بێ بەڵام حکوومەتیش حەقە دوای دەست بەکاربوون و جێبەجێکردنی ئەم پرۆژەیە ئیتر سڵ نەکاتەوە لەو بەهەدەردانانەی کە لە داهاتی گشتیا هەیە و شەفاف بێت و ڕوونکردنەوەی تەواو لە سەرجەم ئەو داهاتانە بدا بۆ ئەوەی کە ئیتر خەڵک متمانە بە حکوومەتەکەی خۆی و بە پەرلەمانەکەی خۆی بکە خەڵک لە جێی ئەوە داوای کەمکردنەوەی موچەی چین و توێژێک بکە خەڵک داوای زیادکردنی موچەی چین و توێژێک بکە باشە ئەوەی کە تایبەت بوو بە ئەوەی کە باز دەکرا پلە باڵا و پلە تایبەت بە جۆرە لە جۆرەکان جیاکراونەتەوە یان
ئەوەی دادوەرەکان کە باست کرد کە سوکاری شەیدان هێزەکانی پێشمەرگە ئەمانە چۆن خانە نشینیان جاکرایەوە چۆن بڕیاری لەسەردرا. ئێمە ئەگەر سیر بکەین لە ڕووی دەستوریەوە ئێمە هەرێمێکین سەر بە عێراقی فیدراڵ لە عێراق موچەی شەیدانە ملیۆنێک و 200,000 شەهید هەر شەهیدە بەڵام لە هەرێمی کوردستان پلەبەندیش لە شەهیدەکان ناکراوە شەهیدی سەرکردە هەیە و شەهیدی ئاسایش هەیە لە کاتێک ئەگەر سیرکەین شەهیدەکە گەر سەرکردە بێەوە شەهیدەکە گەر پێشمەرگەش بێگەر هەردووکیان یەکی دوو مناڵێن لێ بەجێما بێ ئەم دوو مناڵی هەردوو شەهیدەکە وەکو یەک پێویستیان بە داهاتێکە بۆ ئەوەی بژێوی ژیانیانی پێبەڕێ بکەن. دیارە طبعاً لێرەوە کۆڵێم نایەکسانیەکە هەر لە موچەی لە باڵاکان نەبووە لە موچەی لە تایبەتەکان نەبووە بگدە لەوەشەیە. موچەی منحەی زیندانی سیاسی لە بەغداد 25 ساڵە و 750,000 لە هەرێمی کوردستان کراوە بە 10 ساڵ و 500,000 بە شەرتێک ئەم منحەیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بیەوێ ئەتوانێت بە پێی دەستوریش لە حکوومەتی عێراقی وەری بگرێ موچەی شەهیدان بە هەمان شێوە بۆیە حکوومەت باشتر وایە بیر لەوە بکاتەوە کە ئەمانە ڕێک بخاتەوە وەکو خۆی لە پرۆژەکەیە باسی کردووە گەڕاندنەوەی دادپەروەری و یەکسانی دادپەروەری و یەکسانی بۆ ئەوە نەبێت کە ژینێکی کۆمەلگا کراوە بە هەدەف بۆ ئەوەی خەڵک هەمووی تێڕوانینەکانی بخاتە سەر ئەو چین و توێژەی کۆمەلگا و باقی شتەکان لە بیر بکرێ ئەمە تەنها لێرایە و سەیریشکەن ئێستا لەم ئەوەی کە حکوومەت نردبووی دادوەرەکانی تێدا نەبوو بەس ئەوەی کە پەرلەمان ئێستا داوای کردووە ئێستا بەسبێنی خوێندنەوەی لەسەر بکرێ کە خانەنشینی دادوەرەکانیش لە جێەوەی لە 100% بووە بکرێ بە لە 170 بەڵام حکوومەت نایڵێ ئەم زوومە بسوڕێ بۆ سەر ئەوە بەڵام بۆ پەرلەمان چونکە دەسەڵاتی چاودێریکردنە بەسەر خۆیەوە زوومەکەی خستۆتە سەر پەرلەمانتاران ئەوەی کە هەیە و تەرکیزە بۆ سەر پەرلەمانتار ئامانجێکیشی لە پشتەوەی بە دەرەوەی کە چاوی خەڵکی لەسەر بە دڵنیاییەوە تۆ پەرلەمانتارێک کە هێناوتە خستوتەتە پرۆسی هەڵبژاردنەوە پێشتر یاسایەکت نەبووە بۆی کە بم پەرلەمانتارە بڵێ تۆ پێویستە ئەوەنە ساڵ خزمەتت هەبێ و تەمەنیشت ئەوە بێ ئینجا بچیتە پەرلەمانەوە ئێستا هێناوتە بردوتە پەرلەمانەوە کەسایەتێکی معنەویت پێداوە پەرلەمانتار هەیە پێشتر هیچ پلەیکی وەزیفی نەبووە یان تەعینیش نەبووە تۆ هێناوتە بردوتە کردوتە بە پەرلەمانتار کەسایەتێکی معنەویت داوەتێ بەسەر حکوومەتەوە کردوتە بە چاودێر ئێستا سبەینی ئەتەوێ بیگەڕێنیتەوە هەروە بڕاتەوە ناو کۆمەلگایان ئەگەر بیهێنی لە جێگەیەک تاعینی بکەی ئەم پەرلەمانتارە ئێستا چۆن ئەتوانێ چاودێر بێ بەسەر گەندەڵی وەزیرێکەوە چاودێر بێ بەسەر گەندەڵی یەکێک لە ئەو کاربەدەستانەی لە حکوومەتە هەیە بۆیە من ئەتوانم لێرا بڵێم بە هەدەفکردنی پەرلەمان بۆ ئەوەیە تەنها وا بکەن کە خەڵک بەسبیر لەوە بکاتەوە نەکبیر لەوە بکاتەوە کە حکوومەت پێویستە چی بۆ جەماوەرەکەی خۆی بکە. باشە کاک سەعتون لە فەیسبووکەڵێ ئومێد دەکەم کاک باڵان بۆ وردەکاری زیاترمان بابتێ لەسەر حیسابی بانکیەکە شتێکی ترماوە لەسەر ئەو باسی بکەی ئەو حسابی بانکی وەکو ئەڵێم تەنها ئەوەیە وەکو هەوەیەکت بۆ ئەکان لە هەژمارەکەت ئەو پارەیە کە تۆ هەد بووە حکوومەت لی پاشەکەوت کردووی بەڕەقەم بۆ تەنووسن ئاڵێن تۆ تەنها ئەوەنە پارەت هەیە لەم هەژمارە ئەم پارەیە هیچ تەعامولێکی پێوە ناکرێ بەس ڕەقەمە و تەواو. باشە ئاری محەممەد دەڵێ ژمارێک خەڵک هەند لە حیزبەکانەوە بەبێ جیاوازی چوونەتە سەر حکوومەت موچەکەیان بە جۆرێکی تایبەتە چۆن مامەڵە لەگەڵ ئەمەیە کراوە. من ئەمەیە بۆ ئەو بابەتەوە بڵێم طبعاً هەندێک شت هەیە ئەمری واقعە ئێمە ئەگەر سەیری ڕابردووی هەرێمی کوردستان کەین ئێمە ڕابردوویەکی تاڵمان هەبوو ئێمە شەڕی ناوخۆمان هەبوو ئێمە دوو ئیدارەیمان هەبوو لە کاتی ئەم دوو ئیدارەیە کۆمەڵێک کارکراوە لەو سەردەما تەنها توانراوە ئەوە بکرێ گوناحی کەسێک چی بووە بۆ نمونەکە ئەگەر ڕۆشت بێ لە جێگەیەک دەوامی کردبێ ئەوەلیاتی بۆ نەکرابێتەوە خۆمان نەزانین ئەم پێشکەوتنە قۆناغ بە قۆناغ هاتۆتەکایەوە لە ڕووی کارژێڕی ئیداریەوە بالضبط ئەو کەسانە کە یعنی کەسێک ئەگەر بەو شێوەیە بێ لە حیزبی شەو چوو بێتە سەر حکوومەت ظروفەکە کردوێتی نەک ئەوە بێ حکوومەت لە ئێستا هیچ لایەنێک توانێت لە ئێستا داوا بکە ڕەنگە بێ ئاگاداری خۆشی
بە دڵنیاییەوە و لەبەرەوە ئێستا ئەرکی حکوومەت و ئەرکی پەرلەمان ئەوەیە هەلی کار بۆ خەڵک بدۆزنەوە نەک هەلی کار لە خەڵک سنەوە ئەوە گریمان ئەم کەسەی کە ئێمە ئەیهێنین ئەڵێن ئەم کەسە بە نایاساییش کراوە تاکێکی کۆمەلگایە وەکو من وەکو هەر کەسێکی کە پێویستی بە ژیان هەیە من بێم لێرامە بە چاکسازی بزانم ئەم تاکە موچەکەی ببڕم بڵێم بڕۆ تۆ خوا حافیزت تۆ نایاسایی بووی بەس تاکێکی کە بێنم لە جێگەی دای بنێم و بزانم ئەمە ئەرکی حکوومەت نییە ئەمە پەرلەمانیش هەموو هاوڵاتی ئەگەر هاوڵاتیە و بالضبط ئەمە یعنی ئەمە سزادانە ئەگەر تۆ بیر لەوە بکەیتەوە نابکسەوە بێ بیر لەوە بکەیتەوە تۆ چۆن دەسەڵاتە کارگەڕەکانت بەرەو پێشترە بی ئەگەر لە داهاتوە لە ڕابردووە خەلەلێکی شت هەبوو چۆن لە ئێستەوە بنبڕیەکەیت و داهاتوویەکی باش بۆ ئەو بابەتانەدا باشە ئەڵێ هیچ سیغەیەکی پێمان بڵێ لەسەر ئەو بابەتە چۆن بڕیاری لێدراوە لە پەرلەمان بەیانی چۆن دەنگ لەسەر ئەم بڕگەیە ئەدرێ بۆ نمونە دەستکاری موچەکانیان ئەکرێت دەستکاری ناکرێت ئەوانە بەش هیچ شێوەیە دەستکاری موچەکانیان ناکرێت و ئەوانە تەنها ئەوەیان لەسەرەکە لە ڕۆژی دەست بەکاربوونیانەوە ئەو بڕێکە بۆ خانەنشینی پێویست بووە بیدەن و تەواو تەنها لێبڕینی شایستەی خانەنشینیە زۆر باشە دەستی خۆش بێ من کاک باڵان بۆ شتێکی وام نەماوە لەسەر بابەتەکە ئەگەر خۆت شتێکی گرنگ ماوە لەسەر کۆی پرۆژه یاسای چاکسازی یان بڕگەیەک بە گرنگە زانی کە بتوێ باسی بکەی باسی بکە و سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ ئێوە دووبارە سپاس بۆ بینەران و بیستەران من ئەوەی کە ئەیڵێم تەبعاً بە ئێستەشەوە بەم چاکسازیەشەوە هەم دیسان نادات پەروەری و یەکسانی هەم لە خەرجیش و هەم لە داهاتیشدا هەیە و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەیەکی تۆکمەدا بنێ حکوومەتی هەرێمی کوردستان تەنها چاوی لەسەر ئەوانە نەبێ کە لە بودجەی گشتی یان لە کەرتی گشتی موچەوەراگرن حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بیر لەوە شکاتەوە ئەوانش کە لە کەرتی تایبەتن ئەوانەی کە پێویستیان بەوەیە حکوومەت هاوکاریان بێ بۆ ئەوەی بتوانن لە کەرتی تایبەتە جێگەی خۆیان و جێگەی خەڵکانی کەشکەنەوە حکوومەت پشتگیریان بکە و ئەوانەشی لە ژێر هەر ناونیشانێکە و مڵکی هەر کەسێک بن کە تا ئێستش خۆمان ئەزانین قەرزارێکی زۆری حکوومەتن حکوومەت قەرزێکی زۆری لەلایەنە و ناشیدەنەوە حکوومەت بە هەمان شێوە چۆن یەخەی هاوڵاتیانی گرتووە بۆ مافەکانی خۆی بە هەمان شێوە یەخەی ئەو سەرمایەدارانەش بگرێەوە یەخەی ئەو خەڵکانش بگرێت کە مافی گشتیان لەلایە و بیگەڕێت خاڵێکی گرنگە دووروژان بەڕاستی حەقە پەرلەمان بۆ ئەو یاسای هەبێ و قسەی هەبێ بەڕاستی چونکە سەرمایەدارێک بە دەیان ملیارد دیناری حکوومەتی لایە و حکوومەت قسەی لەگەڵ ناکە بەڵام چاوی لە 200,000 موچەخۆرێکە دەست خۆش بێ سپاس دەکەم بەڕێز باڵام بۆ محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر پرۆژەی چاکسازی گفتوگۆمان کرد سپاس بە بەشداریکردنە سپاس بەوەش ئێمەش پشوویەک وەرەگرین و گەڕینەوەلاتە ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کۆڵەتی بەرز و سەردەمیانە پەلا بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە پێکهاتووە لە 3 ژووری نووسن ژووری میوان و نان خواردن 2 موشتەمەلات گەنجینە مەتباخ 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئاسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆش کراوە ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشەکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە صبح پێنا کەنێ تا بێنەوایەک شەو بەدڵ نەگری گوڵێ ئێمە لە ناو شوانی کێشکین یان شوانی
کۆشک لە باکووری خۆرهەڵاتی کەرکووکی کوردستان ومرمەندان جاران مەزارگا بوو سەیرانگا بوو بەڵێ لەوێ ئەدەهاتن سوار بازی ئەکرا و نیشان شکێنی دەکرا و جاران لە ئاوایی ئۆمەرمەنان سێبەگایی هەبوو بەڵێ سێبەگایی چییە؟ سێبەگای سێ ژنیانەدا بە یەکتریانی بەس سێژن ئەبوو بە سێمان ئەو ژن بەژنی لێ بەس سێبەگاییان پێ ئۆمەرەمان کردی کشتتوکڵی ژمارە چەندە؟ 64 چەند دۆنم تاپۆتانەیە دۆن زەوی تاپۆ تقریبا 3500 دۆلم تاپۆمان هەیە ئەوەی من زانێ بێتم مامەڕێکی تۆفی خەڕیشە بوو خەڵکی تورکە بوو دوای ئەوە هات بە نهێنی زۆر ئاهات ئیتر وردە وردە کەس ئەوەی ئەبوو بە ڕێخستن کەس نەیەزانی لە هۆمەرمەنان هەموو دەواازەکانمان خستە سەرپشت هەرچەندە سەرمایە و ڕەشەبایەکی زۆرە بەڵام نیشتیمانە و خۆشمانەوێت جاریشتر سڵاوتان لێبێ گەڕام وڵاتان تایبەت بە تەوەری دۆمان و گفتوگۆکردن لەسەر ئەگەر و هۆکار و ئایندە بۆ دروستبوونی هەرێمێکی سونە لە عێراقدا کە ئێستا بەپی هەندێک سەرچاوی هەواڵی عێراقی و نێودەوڵەتیش سونەکان لە چوارچەوەی عێراقدا لە هەوڵی دروستکردنی هەرێمێکن بۆ خۆیان گفتوگۆ لە سەرم بابەتاکەین بە میوانداری عەتا عەبدوڵڵا چاودێری سیاسی کاکا تا زۆر بەخێربێی سواز بۆ بەشداریکردن کاگا تاوی کە گرنگە ئایا ئێستا کاتی دروستبوونی هەرێمێکە بۆ سونە گونجاوە کاتێکی کە سونە داوای ئەمە بکە زۆر سپاس کاگارام سڵاو لە جنابت و شەوی ئێوارەی بینەرانی بە ڕێزمان لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان باش دیارە مقۆ و دەنگ و باسی دروستکردنی هەرێمی سونە لە عێراقدا تازە نییەوە لە سەردەمی نوجێفی و دواتریش سەرۆک پەرلەمانی پێشوو ئێستاش هەبووە بەڵام لە دوای یەکلایەنە بڕیاردانی شیعەکان لەسەر دەرکردنی ئەجانب و قواتی بیانیەکان بە تایبەتی ئەمریکی و ئەم باسە تۆزێک زیاتر بەڕاستی هاتۆتەوە پێش بەو پێی کە لە چەند ڕۆژە ڕابردوو بە سەرۆکایەتی دکتۆر محەممەد حەلبوسی لە ئەبوزەبی و لە دوبەی کۆبوونەوە هەبووە لە ئیمارات کراوە بە ئامادەبوونی کۆمەڵێک لە کەسایەتی سیاسی سونی عراقی تەوان لەوانە جەمال کەروبی و محەممەد کەربولی و هەموو ئەوانەی بڵێن ئەبوو مازن و سعد بەزاز و کۆمەڵێک کەسی دیاری سونی کە هەبوون لەوێ بەشداریان کردووە ئەم باسە بە گەرمی هاتۆتەوە پێشوە پێشتر باز لە هەرێمی سونە ئەکرا لە ئەنبار و دواتر لە سەردەمی نوجێفیا لە مووسڵ و یان تکریت و سەلاحەدین و دیالە و ئەمانە ئەوەی کە هەبووە بڵێن لەم چەند ڕۆژی ڕابردووە یاریدەری وەزیر دەرەوەی ئەمریکی بۆ کاروباری ڕۆژهەڵات دیڤید شەنگەریش ئەویش باسی ئەوەی کردووە کە لە میانی سەردانی بۆ هەولێر و بۆ بەغدا چاوی کەوتە بۆ کەسایەتی سونیانە و دانیشتۆ لەگەڵیان و ئەم باسانە کراوە هاتۆتە بەرباس بەڵێ هەرێمی سونە ڕەنگە ئەوەی کە هەندێک لە چاودێران باسی ئەکەن وەکو قمبەلەیەکی تەوقیت کراوە ئێستا هەر ڕۆژێک بێ ئەتەقێتەوە یعنی ئەوان کە ئەبینن هەرێمی کوردستان بەخۆی هەرێمێکە بە ڕەئی ئەوان و بە تێڕوانین و بینینی ئەوان هەرێمێکە جۆرێک لەسەر بەخۆی و چیانێکی بۆ خۆی دروست کردووە و ئەکرێ بڵین بۆ خۆی لە چوارچێوەی ئەو هەرێمی کە هەیە مستەفید بووە لە خەباتی دیبلۆماسی و لە سیاسەتی دیبلۆماسی دەرەوەیان و لەگەڵ ئەوەشدا لە عێراقش مستەفید بوو ئەوان وای ئەبینن بۆیە ئەیانەوێ ئەو هەرێمی سونەیە بۆ خۆیان دروست بکەن بۆی لە چوارچەوەی عێراقێکی یەکگرتوودا هەرێمێکی سونە هەبێ کە مافیان پارێزراوترە بێ ئەوان بەڕاستی ئەوەی کە ئەبینن ئێستا وڵاتێکی شیعیە و حکومەتێکی شیعیە و لەم بڕیاری ئەخیری پەرلەمانیشدا کە کتلە شیعیەکان بڕیاریاندا و ڤیددیویەکی دکتۆر محەممەد حەلبوسیش بڵاو بووە کە بە ڕاشکاوی ئەڵێ ئەمە دانیشتنێکی شیعیە و بڕیارێک و کتلەیەکی شیعین لێرە کەواتە ئێمە بڵین بۆ ئێستا ئەوەی کە ئەوان ئەیبین شیعەکان لە عێراق
هەمیشە مافیان پێشێلەکە لە دوای نەمانی سەدام حوسێن و لە ساڵی 2023 ئەمان دەوڵەتیان لە دەست نەبووە، دەوڵەت لە دەستی شیعە بووە، حکومڕانی دەستی ئەبووە و ئەوان خۆیان بە زەرمەند بینیوە. تەنانەت لە دروستبوونی داعشیش ئەوان یعنی هەندێک لێدوانی عەشایر و ئەوانیان هەبووە کە باز لەوە ئەکەن هاتنی داعشیش بۆ خۆی جۆرێک بووە لە سوء ئیستیفادە بۆ شیعە لەبەر ئەوەی کە ئەوان بە ڕاشکاوی ئەیڵێن لە ئەنبار و لە سەلاحەدین و لە هەندێک شوێن شیعەکان خەریکی تەشەیوعکردنن و هەوڵی تەشەیوعی ئەو ناوچانیان داوە بۆی هیلالی شیعی بەتەواوەتی سەر بگرێ و جێبەجێ بکەن بەوەی کە ڕسمی ئیمام خومەینی و کۆمەڵێک لەو کەساتی ئێرانی ئەوانە لە شوێنەکان هەڵواسترەوە. باشە بە خوێندنەوەت بۆ سیاسەتی ئەمریکی بە تایبەتی لە دوای ئەو خۆپیشاندانەکان لە عێراق و ڕووداوانی کە لە نێوان ئەمریکەکان و ئێرانەکان لە سەرخاکی عێراق ڕوویدا، پێ وایە کە وڵاتێکی وەکو ئەمریکا کە خاوەن قەرارە و بڕیاردەرە و کاریگەری هەیە لەسەر ئەم جۆرە لە بڕیاردان لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، پێ وایە کە ئەمریکا پێی وایە ئێستا کاتی جێبەجێکردنی پرۆژەکەی بایدنە کە ئەگەر بێت و هەرێمی سونە دروست بێ و ئەتا هەرێمێکی تریش بۆ شیعە و عێراق دەبێت بە سێ پارچە و سێ هەرێمی جیاواز. ئێمە باسمان لەوە کرد ئێمە ئەمریکا ڕەنگە ئێستا ئەگەر 100% پشتیوانیشانەکە بە جۆرێک لە جۆرەکان خوتوکەی سونەکانەدا بۆ بابەتە، چونکە ئەوەی کە هەبوو سونە و کورد بەشداریان لەو دانیشتنی پەرلەمان نەکرد، یعنی ئەگەر بڵین تەواوی سونەژنا بەڵام زۆرینەی بەشی هەرە زۆری سونە بەشداری نەکرد، کەواتە ئەمە بۆ ئەمریکا شتێکی باش بوو و ئەمریکا لە مقابلی ئەوە ڕەنگە بیەوێت جۆرێک لە هاوسۆزی پیشاندا بۆ سونەکان ئەگەر ئەم بڕیارە سەریگرت لە هەرێمی سونەکان بەو پێی کە بنکەی ئەمریکیەکان گەورەترین بنکەیان لە عێراق بنکەی عین ئەسەدا کە ئەکەوێتە ئەرزی سونەوە لە ئەنبار بۆی ئەمە بمێنێتەوە احتیفازی پێوە بکرێ، ئەکرێت بڵین ئەمریکا لە بەرامبەر ئەو سیاسەتی کە شیعە لە عێراق پەیڕەوی ئەکا و ئەمریکاش بە تێڕوانینی خۆی بە سیاسەتێکی سرف ئێرانی ئەزانێ لێرەوە لە مقابلی ئەوە ئەوێت هەرێمێکی سونە هەبێ بۆی هەم خۆی لە بەشێک لە عێراق لە هەرێمی کوردستان و لەو هەرێمەی ئەگەر دروست بێ هەرێمی ئەرزی سونە بێت لەو دوو بەشە کە ئەبێ بە بەشێکی تقریبان زۆرینەی عێراق لەو دوو بەشە ئەو پارێزراوە ئەبێ و احتفاظ بە بوون و وجودی ئەمریکیەکان ئەکرێ بەو پێی کە هاوسۆزن تا ئێستاش لەگەڵ ئەمریکیەکانە هەم کوردیش و هەم سونە، بەڵێ ڕەنگە ئەمریکا پێیوا بێ ئەمە بەدیلێکە بۆ ئەوەی ئەگەر لە داهاتوو ئەمە سەری کرد و شیعام ئیسراری کرد لەسەر ئەوەی کە ئەبێ ئەمریکەکان بە تایبەت و هەموو ئەجانب لە عێراق دەرکرێن، بەڵێ ئەو کاتە من دڵنیام لەوەی ئەمریکا دەست بۆم بابەتە ئەبا وەکو باسشمان کرد ئێستا بە گەرمی هاتوتەوە بەرباس و بە دانیشتەکان بە خودی بە ڕیاسەتی یعنی ڕئیسی جەلسەکە خودی سەرۆکی پەرلەمان محەممەد حەلبوسی کردوێتی لە ئیماراتی عەرەبی. باشە نێوماڵی سونی ئامادەیە بۆ ئەمە؟ نێوماڵی سونی ڕەنگە زۆر ئامادە نەبێ، بەڵام سونەکان وەکو ئەرزم کردی ینی لە ڕووی کەساتی سیاسیەکانیەوە لە ڕووی عەشایریەکانەوە لە ڕووی ئەو خەڵکانی کە تا حدێک ئەکرێ بڵێن ئێستا بۆتە ڕێکی عامی سونی، یعنی ئێمە ڕێی شارعیان و ڕێی تقریبا سەحەفی و ئانشیان ئەمە هەیە و ئەمە ئەجوڵێنێ ڕەنگە سونە زۆر ئامادە نەبێ، نەخێر تەیار نییە من ئەوەی کە من ئەیبینم بەتایبەتی لە شوێنێکی وەکو مووسڵ زۆر مهەیە نییە بۆی کە ئەم هەرێمە لەدایک بێ، بەڵام دڵنیابە لەوەی کە ئەمان خۆیانی بۆ تەیارەکەن و خۆیانی بۆ ئامادە ئەکەن و بیر لەوە ئەکەنەوانێ لە بەرامبەر شیعە ئەمانیش لە چیانێکی پارێزراوتر لەوەی کە ئێستا هەیە لە عێراقا لە چوارچێوەی عێراقا چیانێکیان هەبێ بە ناوی هەرێمێک بۆ سونەکان بۆ خۆیان بۆی مافیان هەم لە ڕووی دەستوریەوە و هەم لە ڕووی ئەوەی کە پێی ئەوترێ سیاسی و دیبلۆماسیش پارێزراوتر بێت. وڵاتانی هەرێمایەتی ڕێبە شتێکی وادن لە عێراق؟ وڵاتانی هەرێمایەتی ڕەنگە هەندێکیان پشتیوان بن بۆ ئەو بۆ بابەتە، ینی لە بنزمنیان لەوانەیە ئیمارات و سعودی و ئەمانە هاوسۆزن و ڕەنگە هاوکاریش بن، بەڵام ئەوەی کە هەیە بڵین هەندێک وڵاتی تری نزیکتر لەوان و دراوسەی تەواوی عێراق لەسەروی هەموو شیانەوانێ ئێران ڕەنگە ئەمەی پێ قبوڵ نەکرێ و هەزم نەکرێ بۆی، بەڵام کاتێک کە تۆ خۆ ڕەنگە ئێمە هەرێمی کوردستانیش ئەو کاتێکە ئەم هەرێمە لەدایک بوو لە چوارچێوەی دەستوری عێراقا هەموو ئەو وڵاتانە هاوسۆز نەبوون لەگەڵمان و کە کاتێک فیدراڵی چەسپا لە عێراق دڵنیا بە ئەو وڵاتە دراوسیانە وڵاتە ناوچەیەکەش بە تەواوەتی ڕەزامەندیان نەبووە لەسەری و پێشیان خۆشنەوە، بەڵام بووش هەرێمی کوردستان بووە ئەو هەرێمێکی ئێستا هەیە و لە واقعا هەرێمێکی سەرکەوتوش بووە و هەرێمێکە کە تقریبا ئەکرێ بڵین خاوەن پێگە و هێزیش بووە لە عێراقدا و لە ناوچەکەش. ئەم کاتەش کە هەرێمی سونە ئەوەی کە ئیشی بۆ بکرێ و سونەکان بە جددی کاری لەسەر بکەن ڕەنگە بەرهەڵسکار هەبێ، بەڵام هاوسۆزیش هەیە
و ئەگەر بیانەوێت لە دایک بێ لە دایکە بێت. باشە هاوسنووری سونەکان لەگەڵ کورددا لە نێو خاکی عێراقدا دەبێت ئەو پرسیارەمان لا دروستکە کە بوونی هەرێمێکی سونی سوود و زیانی بۆ کورچیە. ئێمە بەداخەوە ئێمە بەڕاستی ئمە لە چوارچەوەی عێراقە کاتێک کە هەرێمی کوردستان نەبوو لە سەردەمی ڕژێمەکانی پێشوودا و بە تایبەتی سەدام حوسێن کە دەسەڵاتەکەی دەسەڵاتێکی سونی بوو میلەتی کورد هەمیشە زەرمەند بووە و هیچ خێر و خۆشی لە هیچ کام لەوانە نەبینیوە و لە سایی ئێستش کە هەموو ئەو سەرۆگۆزیرانانی یەک لە دوای یەک هاتوون شیعە بوون بەداخەوە کورد وەکو ئەو مافیکە لە دەستوریش بۆی چەسپا بوو هەمووی جێبەجێ ناکران لە ئەرزی واقعا نەهاتنە سەر واقع و جێبەجێکردنی. بۆیە من وای ئەبینم چ شیعە چ سونە دراوسەی کورد بن یان دەسەڵاتدار و حکومڕان بن لە عێراق ڕەنگە بۆ کورد ئەو جیاوازیە نەبێ لەبەرەوەی ئەوان لە نەتیجە لە ڕووی قەومی و نەتەوەیەوە عەرەبن و کوردیش نەتەوەیەکی جیاوازی خاون کللتور و مێژوو جلوبەرگ و فەرهەنگی خۆیەتی و کورد دڵنیام چۆن لەگەڵ شیعە و لەگەڵ پێشتریش هەڵی کردووە بەو شێوە لەگەڵ سونە دەتوانێت هەڵبکە. باش یعنی کورد لەم حاڵەتەیە پێی خۆش بێ کە عێراقێکی سێ هەرێمی هەبێ وە خۆی بەتاقانە نەمێنێتەوە یان کورد زیانی بەردەکەوێت لەمەیە. ئێمە لەو ڕۆوە بەڵێ ئەمە دوولانەیە لەو ڕۆی کە عێراق ئێمە بەڕاشکایی بێڵێ نەگەر مقەسەم بێەوە بەش بێ ڕەنگە بۆ کورد زەرەر نەبێت لە ڕووی سیاسیەوە لەبەر ئەوەی هەرێمێک ئەگەر هەبێ ئێستا مافی زۆر پارێزناو نەبێت لە ڕووی دەستوریەوە ئەو کاتە ئەگەر دوو هەرێم و سێ هەرێم بێ کەواتە ئەوانش دێنە پاڵ ئەو ڕاو بۆ چونانی کە هەرێمی کوردستان هەیەی لە پێناوی دەستکەوتنی مافی زیاتر بۆ هەرێمەکانی خۆیان لەو ڕۆوە بەڵێ هەرێمی کوردستان قازانجێتی و مەسلحەتی کووردە کوردیش بۆ خۆی تەسەور ناکەم پێی ناخۆش بێ بەڵام لە ڕوویەکی ترەوانە ڕەنگە لە ڕووی مالی و ئەوانەوە بڵین ڕەنگە کورد بۆ خۆی جۆرێک لە جۆرەکان تیازەرمەند ینی بەو پێی ئەو کاتە ورتر حساباتی مثلەن ئەم هەرێمەوە خۆی نەکرێ ئەو کاتە عێراق جگە لە مەرکەز بەسەر سێ هەرێمی جیاوازی تریشدا میزانی و بودجەکەی دابشکا من پێم وایە بەش بە حاڵی خۆم ڕەنگە لە ڕۆمالیەکەی و هەرێمی کوردستان ئەگەر بە شێوەیەکی کەمیش بێ زیانی بەرەکەوێت بەڵام لە ڕۆ سیاسەکەی و نەتیجە بۆ هەرێمی کوردستان شتێکی باشە و من پێم وایە کورد ئەگەر پێشوازی لێ بکە لەمە ڕەنگە زەرر نەکات. باشە ئەوەی کە لەمەدا ڕەنگە لای ئەو وڵاتانی کە کاریگەرن بۆ ئەم بابەتە جێی مەترسی بێ بوونی بەعسیەکان و بوونی ناوچە سنیەکانە بەڕێڕەوی تیرۆر ئەمە لێکدانەوەتان بۆی چیە؟ ئێمە باسم لەوە کرد ینی من وتم ئەمە ڕاستە ئەوەی کە هەبووە داعش زیاتر لە ناوچە سونیەکان سریالدا و لەوێ زیاتر خاوەن نفوز بووە ڕەنگە هەندێک جار هاوکاریش کراون لەلایەن ئەو عەرەبە دانیشتوانەی کە ئەلە سنوورانە داعش هاتووە لەبەر ئەوەی هاوسۆزییان هەبووە لە ڕووی مەسەبیەوە و لە ڕووی قەومیەوە و دیسان و جارێکی ترڵێم لەو ڕۆژەوانێکە سونە مەسەبەکان هەستیان بەوە کردو هەستیان بە غوبن کردو لە عێراقەوە هەستیان بە چەسانەوە کردو لەلایەن شیعەکەەوە ئەمان شیعەکانەوە ئەمانشمان بینیوە یانی زۆر جارکە شیعە و ناوچانەی ڕزگار کردو لە دەستی داعش سونە زۆر زەرمەند بۆ لەوەی خانویان ڕووخاوە خەڵکیان کوژراوە باز لەواکەن خەڵکیان بێسەر شوێن کراوە تەعزیبی خەڵک دراوە لەبەر ئەوە ڕاستە لەم ڕۆوە ئەو مەخەوەفە هەیەەوە ئەو ترسە هەیە بەڵام من جارێکی تر ئێڵم عەرەبی سونە بۆ خۆشی باسییان لەوە کردو و لێدوانەیە عشایرەکان ئەڵێن سەرهەڵدانی داعش بە شێوەیەک لە شێوەکان لە ساڵحی ئەوان بووە بەو پێی ئەوان هاتوون دەسەڵاتیان گەشتە ناوچەکان و ئەو ناوچوانیان کە لە دەستی داعش ڕزگار کردووە هەم ئێمەیان کوشتۆ و زەرمەند بووین هەم هەوڵی تەشەیعکردنی ناوچەکەشیانداوە بڵاوکردنەوەی مەسەبیشی ئەو فکری شیعیان لەوێ هەوڵداوە کەواتە ئەمە عەرەب ئەو مەترسی کە هەیەی ینی بەعام نەکرد عەرەب ینی هەموو وڵاتانیش ئەو مەترسی کە هەیەی بەشێکی لە جێ خۆیەتی بەڵام ئەو بەشەشی ئەگەر ئەمەش نەبێ ئەمانیش ئەڵێن داعش بۆ خۆی بە شێوەیەک لە شێوەکان لە ساڵحی ئەمانیش بەغێر مباشیر ئیشی کردووە کەواتە ئەو مەترسیە هەر هەیە یعنی بەڕاستی ئەگەر هەرێمەکە هەبێ یان نەبێ چونکە دەسەڵات ئەو دەسەڵاتی کە هەیەی ئێستا عێراق هەر ئەو دەسەڵاتە ئابێ لەبەر ئەوە ئەم مەترسیە ئەگەر بەبوونی ئەم هەرێمە تەسەور ناکەم یعنی بە شێوەیەک لە شێوەکان زیاد بکات چونکە عێراق ئێستا ئەوانی کە ئێستا لە بەغدا شەریکی ئەم حکومڕانیان بەشێکن لەوانی کە لە منتیقە سونەکانەوە هاتوو. زۆر باشە شیعەکان پێ دوایە کە چ هەڵوێستێکیان هەبێت لە کاتێکدا
داواکاریی لەو جۆرە هەبێت لە چوارچەوی عێراقدا. شیعەکان ئێستا ئەوەی کە هەیە و ڕای ئەگەێنن بە ئاشکرا نەیان شاردوێتەوە ئەمانە بە ئەجندای دەرەکی ئەزانن و بە خڵتەی شەیتانی غەربی ئەزانن. من گوێم لێبووە لە هەندێک تەسریح و ئەوانیان لە کەساتی سیاسی ئەویان وا هەستەکەن کە ئەمە مخاترێکی گەورەی هەیە و عراق نابێتەوە چی ئەوان چاویان بە هەرێمی کوردستان هەڵنایە و وا هەستەکەن کە عراقی پێ پارچە پارچە ئەبێ بە توندی دژی ئەوەستن و شەقامی شیعی ئەجوڵێنن بە جدی ئەوەی کە لە ڕووی ئەعلام و ئەوانەوە قسەکەن نایانەوێ ئەمە ببێ و لە ئاستی نخبەی سیاسی ڕەنگە ئێستا جۆرێک لە جۆرەکان ئیسیعابکردنێکە بێ و جۆرە تێگەیشتنێکی جیاوازتر هەبێت لە ساڵانی پێشوو بەڵام ڕێی ئامیان نەخێر لەگەڵی نییە و دژن و وەکو پێم وتی بە خڵتەیەکی دەرەکی و بە خائینیان ناوە بن ئەڵێن ئەوانی کە باس لە جیاکردنەوەی هەرێمێکی سونە لە عێراقەکە خائینن. زۆر باشە ڕێز هەتا عەبدوڵڵا چاودێری سیاسی سوپاس دەکەم بۆ بەشداریکردن لە تەوری دومی بەرنامەی گەرماوە. سپاس بۆ جەنابیشتان دەستان خۆش. زۆر سپاس هەر شاد بن و ئێوەش خواتان لەگەڵ.